تەیف سامی وادەی ناردنی موچەی مانگی حوتی فەرمانبەرانی هەرێمە ئاشکرا دەکات. پارتەکەی ئەردۆغان لەبارەی کەرکووکەوە هەڕەشە دەکات و بەرەی تورکمانیش خۆپیشاندان لە کەرکووک ئەنجام دەدات. ئەمریکا چەکی پێشکەوتووی ئاسمانی ڕەوانەی ڕۆژاوای کوردستان دەکات. ئەندامێکی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕاگەیاند لەم هەفتەیەدا موچەی مانگی تەمووزی فەرمانبەرانی مەدەنی و خانەنشینی هەرێمی کوردستان دەنێردرێت. خەلیل دۆسکی ئەندامی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕاگەیاند لە کۆبوونەوەکەمان لەگەڵ تەیف سامی وەزیری دارایی عێراق لەبارەی هۆکاری نەناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان پێی ڕاگەیاندین تاوەکو ڕۆژی پێنجشەممە موچەی مانگی تەمووزی فەرمانبەرانی مەدەنی و خانەنشینی هەرێمی کوردستان دەنێردرێت. دۆسکی ئاماژەی بەوە کرد لە کۆبوونەوەکەدا وەزیری دارایی عێراق زەختی لەوە کردەوە کە ناردنی موچەی هێزەمنیەکان پێویستی بە ڕەزامەندی سەرۆک وەزیرانی عێراقە. بەرەی تورکمانی دژی پێکهێنانی حکوومەتی خۆجەیی کەرکووک خۆپیشاندان ئەنجام دەدات. ئاک پارتیش ڕوو لەلایەنە پێکهێنەرەکانی حکوومەتی خۆجەیی شارەکە دەکات و دەڵێت دۆخەکە چاک نەکەنەوە ڕوبەڕووی کێشە دەبنەوە. تورکیا بە پێکهێنانی حکوومەتی خۆجەیی کەرکووک رازی نییە و بەرەی تورکمانی بە پەراوێزخراوی ناو سیناریۆکان دەزانێت. وەک عومەر چەلیک وتەبێژی پارتی دادوگەشە پێدان ئاک پارتی کە لەلایەن ڕەجەب تەیب ئەردۆغانەوە سەرۆکایەتی دەکرێت ڕایگەیاند سیاسەتی پەراوێزخستن و دەرکردنی تورکمان و عەرەب و پارتی سیاسەتێکی هەڵەیە. ئەوان پشتیوانی سیاسەتی بەشداریکردنی هەمووان دەکەن. ئەنجامدانی خۆپیشاندانەکە دوایەوە دێت. بەرەی تورکمانی لە دادگای فیدراڵیش سکاڵای دژی پێکهێنانی حکوومەتی خۆجەیی تۆمار کردووە و داوای هەڵوەشاندنەوەی کردووە. فەرهاد شامی وتەبێژی هەسەدا ڕایگەیاند ئەمریکا هەموو جۆرە چەکێکی پێشکەوتووی بەرگری ئاسمانی هێناوەتە ڕۆژاوای کوردستان. شامی وتیشی ژمارەیەک سەربازی ئەمریکی پسپۆری بەرگری ئاسمانی دێنە ڕۆژاوای کوردستان. جێی باسە ئەمریکا بەردەوامە لە هاوکاریەکانی بۆ ڕۆژاوای کوردستان لە کاتێکدا حکوومەتی ڕەجەب تەیب ئەردۆغان بەتوندی دژایەتیە و هاوکاریانەی ئیدارەی بایدن بۆ ڕۆژاوای کوردستان دەکات. ستاندەرنیزمان پێشکەشکردن. شاد و کامەران بن.